گوندی بامۆک نۆبەرەوبەر کوڵێک لە نووسین و ئامادەکردنی بەڕێز نووسەر مەلاتایر بامۆکیە دیارە ئەم کتێبە لە ڕێوڕسمێکی شایستەیە لە شاری هەڵەبجە بڵاو کرایەوە و گوزەرێکە بەنێو گوندی بامۆک و بەشێک لەلایەنە شاراوەکانی نێو ئەم گوندە بەتایبەتی لە بەشێک لەلایەنە جیاوازەکانی ژیانکردن لە نێو بامۆکە لە نێو ئەم کتێبە جوانەیە توانراوەکە کۆ بکرێتەوە وەکو ئەرشیفێک و لە مەراسیمێکی شایستەیە پێشکەش بە خێنەران کرا. لە هۆڵی مۆنومنتی شەهیدانی هەڵەبجە بە ئامادەبوونی وەزیری ڕۆشنبیری حکوومەتی هەرێم و قایمقامی هەڵەبجە ژمارەی بەرچاو لە بەرپرسی حکومی و حزبی و بەشێک لە زانایانی ئاینی کتێبی گوندی بامۆک نۆبەرەوبەر کوڵێک خوێندنەوەی بۆ کرا و خرایە بەردیدەی خوێنەران. مەراسیمەکە لەلایەن ڕێکخراوی خاڵ بۆ هزر و ڕۆشنبیری ڕێکخرا بوو. تێدا دکتۆر عادل سدیق بە وردی باسی لە گرنگی نووسینەوەی مێژوو بەڵگەنامەکان کرد بۆ دەوڵەمەندکردنی کتێبخانەی کوردی. کتێبەکە لەلایەن مامۆستا مەلاتایر بامۆکی نووسراوە. خۆی لە کتێبێکی 570 لاپەڕەیدا دەبینێتەوە بە وردی تیشکی خستۆتە سەر مێژووی بنیادنان و دروستبوونی بامۆک و پێگەی ئەم گوندە لە پێگەیاندنی زانایانی ئاینی و ڕۆڵی لە بزوتنەوەی شۆڕشی گەلی کورد و کاریگەری خۆی لە کەرتی کشت و کاڵ و ئاژەڵداریدا. وەڵی من ئەم کتێبە نووسیومە گوندی بامۆک. بۆ ئەسڵەن بۆ بامۆکیەکانم نووسی دوای لەسەر پێشنیاری مامۆستا مەلا لەتیف و مامۆستا مەلا موسای دیارەی و کۆمەڵی زانای بەڕێزی تروتیان بامۆک هەر خۆی بە تەنیا نییە ئەبێ بڵاوە بکە پەل باوێ بۆ هەڵەبجە بۆ دیهاتەکانی دەوروبەر بۆ شارە زوور بۆ هەورامان بۆ ئەمانە منیش لەسەر پێشنیاری ئەوان فراوانم کرد و بڵاوم پێکرد ئەم کتێبە ئیشەڵا دەوری ئەوە بینێ هەموو خەڵکی ئەم شاری هەڵەبجە و ئەو دیهاتانەی دەوروبەر و ناوچەکە خەڵکی بامۆک ناوی بامۆکیان بیستووە. بەڵام ئێستا بە وردی ئەچنە ناو بامۆک ئەچن بە کۆڵانەکانیە بە زەویەکانیە و کانیاوەکانیە بەو خزمەتەی کە وەختی خۆی لە مەدرسە و مزگەوتا کراوە بەو خزمەتەی ئێستا ئاسۆی حاجی محەممەدی بامۆکی بنەماڵی حاجی محەممەدی بامۆکی هەموو ئەیکەن بە خەڵکی کوردستان و بە تایبەتی بە هەڵەبجە هەموو ئاماژە بەوانە کراوە. اینجا مەسەلەی مێژووی دەیەکە جوغرافیای ئەرز و ئاوی دەیەکە مەسەلەن زیندانی سیاسی و پێشمەرگە و کەم ئەندام و ڕووداوە ناسۆرەکان کە ڕویان داوە لە کوردستان و هەڵەبجە کە بەشی ئێمەشی لێکەوتووە هەموو ئەمانە و چەندین بابەتی تر ئاماژەم پێکردو لەم کتێبە بە ئومێدی ئەوەی خەڵک بیناسێەوە هەر کەسێ ڕخنەی هەبێ ڕخنەکانم پێ بگەێنێ و ئەگەر کەسێکیش لە ڕێگەیم کتێبەوە معلوماتێکی لابوو لەسەر بامۆک یعنی دیکۆمنتێ لاپەڕێ ڕسمێ بەشکم بیگەێنێ بۆ چاپی دوایی ئیشەڵا بیخێنێ ناوی کتێبەکەوە. ئێمە ئەم شار و شارچکانەی ئێمە بسینەوە من دووبارە 100 بارە دەستخۆشی لە مامۆستا مەلاتایر دەکەم ئەم ساڵانەی ڕابردوو زۆر مانوو